حەکیم عومەری خەیامی نەیشاپور، زانای شاعیر و شاعیری زانایان. جار جارە پەنا بەمەی دەبەم ناچارم، خەمبارم و پێم ئەڵێن کە تاوان بارم، خۆزی وەکو مەی درو دزیش مەستی ئەکرد، مردێکم ئەویست کە بیگوتا وشیارم. لێکۆڵەران بڕوایان وایە ئەو کەسەی دەچێتە دۆخی مەستیەوە ناتوانێت جیاوازتر بڵێ لەوەی بیری لێ دەکاتەوە. کەمترین دۆخ کە مرۆڤ ماسکی تیادا دەردەکەوێت دۆخی مەستیە، چونکە ئەو کات بەشە پەنهانەکەی مرۆڤ دەکەوێتە دوان و هەموو بربەستەکان دەشکێنێ. زانایانی دەروونناسی لەسەر ئەم بابەتە ڕایەکی پێچەوانەیان نییە، بۆیە خەیام مەی و مەستی بادە و شەراب دەکاتە چەقی ئەو چوارینانەی خۆی و لەوێوە هزرینی خۆی دەخاتە گەڕ و لە چوارینەکانیدا دەهزرێنێ. گەر لە پێداویستەکانی بیرکردنەوەی فەلسەفیدا ڕامان، سەرسامبوون، گومان، پرسیارکردن و تا دوایی هەبێت، ئەوە بە زیادەوە خەیام ئەو ڕێچکە فەلسەفیەی ئاوێزان و ئاوێتەی چوارینەکانی کرد: دوالیزمی، مەرگ و ژیان، پاداشت و سزا، ڕاستی و درۆ، تەواوی بابەتەکانی تر لە لای ئەو گۆشەیەکی گەورەیان گرتووە. هیچ چوارینەیەک نییە خوێنەرەکەی نەخاتە بیرکردنەوە. خەیام ئەو کەسەیە بەبێ بەکارێنانی هێز دزە دەکاتە ناو ئاگاییت و ختوکەی مەعریفیت دەدا. ئەبولفەتاح عومەر کوڕی ئیبراهیمی خەیام، ناسراو بە عومەری خەیام، لەسەر ساڵی لەدایکبوونی ڕاجایی زۆر هەیە و بەشێک لە دایکبوونەکەی با چالاکیەکانی دیاری دەکەن، بەڵام زۆرترین ڕاکان بەلای ئەوەدان کە لە نێوان ساڵی 1921 بۆ 1923 لە نەیشاپور لەدایک بووە. ئەگەرچی خەیام بە شیعر و چوارینەکانی زیاتر ناوی بڵاو بووە، بەڵام هیچ کات خۆی وەک شاعیر پێناس نەکردووە. شارەزایەکانی خەیام لە بواری حکمەت، پزیشکی، ئەستێرەناسی، فەلسەفە و بیرکاریدا بووە. خەیام لە بواری ماتماتیکدا خاوەن پێگەیەکی باڵا بووە. بە جۆرێک عەبدوڕەحمانی ئیبن خەلدون دەڵێت یەکەم زانای بیرکاری بووە لە ڕۆژهەڵات. کارکردنەکانی خەیام لە بواری ماتماتیکدا بریتی بووە لە: یەکەم، دانانی سیستەمێکی نوێی ژمارەیی، دووەم، دایەنانی ڕێچکە و ڕێبازێکی تایبەت بە دەرێنانی ڕەگی ژمارەکان، سێهەم، چارەسەرکردنی کێشەی سێجاکردنی جەبری بۆ یەکەم جار. ئەمە وێڕایەوەی خەیام لەلایەن جەلالەدین مەلەکشای سەلجوقی و لە تەمەنی 28 ساڵیدا بۆ ئەرکێکی گەورە ڕادەسپێردرێت و داوای پاکسازی و پێداچوونەوەی ساڵپێوی لێ دەکرێت. بۆ ئەمە خەیام ساڵپێوی زیکی جەلالی دەکاتە پرۆژەی کار و شارەزایی لە ماتماتیک و ئەستێرەناسیدا کۆمەکی دەکەن. لەو بوارەدا توێژەران ئاماژە بەوە دەکەن کە خەیام لە ڕۆژاوا وەک شاعیر ناسراوە و لە ڕۆژەڵاتیش وەک زانا، بەڵام دواتر لە سەر چوارینەکانی ڕۆژئاوا و ڕۆژەڵات یەک دەگرن. خەیام ئەگەرچی لە ئەسفەهان زۆر ژیاوە و بەڵام زۆربەی شارەکانی وەک بوخارا، سەمەرقەند، حیجاز، بەڵخ و زۆر شوێنی تر گەڕاوە. شارەزایان دەڵێن لەقەبی خەیام دەگەڕێتەوە بۆ پیشەی خێمە دروستکردن، دواتر بەو لەقەبەوە دەچێتە ناو خەڵک و وەک خەیام شوێن دەگرێت. ئەگەرچی بەشێک لە توێژەران باس لەوە دەکەن با پێی ناوەکەی بێت خەیام عەرەبە، هەندێکی تر لە ڕووی هۆزەکەیەوە دەیگەڕێنەوە سەر کورد، بەڵام هەموو ئەو ڕاوبۆچوونانە لاوازن و بەڵگەی فارسبوونەکەی جۆرێک لە کۆدەنگی لەسەرا. خەیام لە چوارینەکانیدا دیدگا فەلسەفیەکانی بەرجەستە کردووە. لەسەر چوارینەکانی لە ڕووی ژمارەوە جیاوازی هەیە کە ئایا ئەو ژمارە زۆرەی چوارینە سەرجەمیان هی خەیامن یان زۆرێک لە شاعیران سوودیان لە ناوی خەیام وەرگرتووە و لە ژێر ناوی ئەو شعریان بڵاو کردوێتەوە. جیاوازی بەشێک لە چوارینەکان لێکۆڵەرانی دابش کردووە بەسەر دوو بەرەدا. یەکەم، هەندێک ئەوە دابش دەکەن بەسەر قۆناغەکانی تەمەنیدا و دەڵێن باوەڕی منداڵی و گەنجی و پیری گۆڕانی بەردەوامی بەسەردا هاتووە. دووەم، بەشەکەی تر ئاماژە بە دانەپاڵی چوارینەکانی دەکەن. کرۆکی چوارینەکانی خەیام پێکدێن لە سەرسوڕمان لە خول و دەوران، مەرگ و نەمانی مرۆڤ، نادادپەروەری، لە دەستنەدانی هەلوکات، دەستەوەستانی مرۆڤ لە بەردەم ئەوەی ڕوودەدات، نادادوەری لە حکم و زۆر لایەنی تر. ساڵی 1923 بە ساڵی کۆچی دوایی خەیامدا دەنرێت و باپی لێکۆڵەران ئاماژە بەوە دەکەن خەیام 120 ساڵ ژیاوە و هەندێک ئەو زۆر ژیانەی دەگەڕێنەوە بۆ تەندروست ژیان و پسپۆری و وەریایی لە زانستی پزیشکی.